زیندانیەک لە دوای 18 مانگ لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێستا لە بارگای ناوەندی کۆمەڵە بووە بە پێشمەرگە. پێشمەرگەیەک کە لە دوای هەڵاتنی نزیکترین کەسی ناوی بووە بە ڕەمز بۆ ڕاپەڕینەکەی ئێران. بۆ ماوەی 18 مانگ لە زیندانی شاری سەقز لە گرتوخانەی ناوەندی شاری سەقزا بووم بەهۆی ئەو کاروبارە فعالیەتە سیاسیانەی کە لە ناو شاری سەقزا ئەنجامەدا. بۆ ماوەی 18 مانگ سجن کرام لە گرتوخانەی شاری سەقز. دوایەوەی کە لە گرتوخانە ئازاد بووم هاتمە دەرەوەی وڵات و پەیوەندیم کرد بە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران و وەک پێشمەرگە دەستم بە ئیشوکاری خۆم کرد. عیرفان مورتەزایی لە یەکەم ڕۆژی مەرگی ژینە ئامینی سەرەڕای هەموو هەڕەشەکانی کە وڵاتی ئێران لێی کردووە. بەردەوام قسەی لەسەر کۆماری ئیسلامی و تاوانەکەی کردووە بەرامبەر بە مەرگی ژینای پورزایی. ئەو دەڵێت مەرگی مەهسا ئامینی بە هیچ شێوەیەک سازشی لەسەر ناکرێت. دوای 8 مانگ خەبەری گیان لە دەستدانی مەهسا یان ژینای ئەمینی بە من گەی لەلایەن بنەماڵەمەوە کە لەلایەن کۆماری ئیسلامی بە دراندانەترین شێوە بە قەتڵگەی و کوشتیان. و دوای بە دوایەوە من دەسم کرد بە سریەک بە پەیوەندی لەگەڵ خزمان و ئاشنایان و دۆستانی خۆمان لە نێوخۆ و لە شاری سەقز کە ڕاستی ڕووداوەکەم بۆ دەرکەوێت. دواتر لەگەڵ چەندانە لە کناڵەکانە لەبارەی ڕاستی ڕووداوەکەەوە بەتوێژم کرد و ئەو شتێک کە لە جەریانی کوشتنی ژینای ڕەحمەتی لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی و ڕوویدا بۆ دەنگی بووم بە دەنگی بنەماڵەوە بۆ ڕای گشتی باسم کرد. هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر نایارانی لە دەرەوەی خاکی ئێران بە جۆرێکە کە کەشێکی ئەمنی باڵی بەسەر ئەم حیزبەدا کێشاوە. ئەوان بەردەوام لە ئامادە باشیدان بۆ ڕوودانی هەر ئەگەرێک هاوشێوەی ئەو هێرشانەی کە پێشتر کراوەتە سەریان. ئەو کات کە نەدا ئاقا سوڵتان لە شاری تاران بەو شێوە درەندانە کوژرا، ئەو کاردانەوەی نەبوو چونکە لە شاری وەکو تاران بوو و ئینقلابها و ئەحزابێک نەبوون کە زۆر بێنە پاڵ شتەکە. بەڵام بە کوشتنی ژینا لەلایەن کاربەدەستانی کۆماری ئیسلامی بنەماڵە پەیداگری کرد لەسەر حەقانیەتی شێوازی کوشتنی ژینا و بنەماڵە بە هیچ شێوەیە بنەماڵەی ژینا بە هیچ شێوەیە ملکەجی خواستەکانی کۆماری ئیسلامی نەبوون و ئیزنی ئەویان نەدا بە کۆماری ئیسلامی کە ئەویان ویست بە سەعاتی 4 سب تەرمی ژینا بە خاک بسپێرن. بەڵام بنەماڵک ملکەجی ئەوە نەبوون و دواتر پاڵپشتی و هاتنە پاڵی بنەماڵە لەلایەن خەڵکی شاری سەقز زۆر گرنگ بوو. خەڵک بە دەمی بنەماڵی ماڵی ژیناوە هات خەڵک دەنگی ئێترازی دەربڕی. ئەگەر چی شەڕی چەکداری دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە کارنامەی ئەم حیزبەدا نییە، بەڵام هەڕەشەی کوشتن و تیرۆرکردن وەک عیرفان باسی دەکات بووە بە یەکێک لە بژاردەکانی کۆماری ئیسلامی ئێران. محەممەد جەلال، دەنگی ئەمریکا.